سڵاوتان لەبێت خۆم بە خۆشحاڵ و کامران دەزانماتمەوە قسمەتان بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی دیکەی مایکی پەیامی ئەم جارەم لەسەر دۆخی کاسبکاران و فرۆشیاران و دوکاندارانە بە تایبەتی لە مانگی ڕابردوودا کە لە 28 شوباتەوە جەنگی ئێران لە بەرامبەر ئیسرائیل و ئەمریکا دەستی پێکردو ماوەی 40 ڕۆژی خایان دۆخی بازار سستیەکی زۆری بەخۆبینی و بە تایبەتیش ئەو دوکاندارانەی کە پەیوەست بوو بە غازەوە ئیشکردیان ئەوەندەی دیکە تێچۆکیان زیاتر بوو دەچمە لایەن بزانم تا چەند بە گرنگی دەزانن بە پێویستی دەزانن لایانی پەیوەندیدار حکومەتی ماوە بەسەر کوێرەی کوردستان باج ڕسوماتیان لەسەر کەم بکاتەوە یاخود هەڵبگرێ بە تایبەتی لە مانگی سێدا وەکو هاوکاریەک بۆ باسی دۆخی ژیانی خۆیان و بژێوی خۆیان بکەن لەو مانگەدا کە تا چەند کاریگەری نەرێنی هەبوو جەنگە لەسەریان لەگەڵماندا بن. زۆر هاتوسمان لەسەرەوە شەوە کری دوکانیە کری زەریبەیە کری هەنواش دەست حکومت نابینم بەخوا ئەگەر حکومت دەبێت لە عالەم میلەت تاکاتوانێت وڵای من پێکەنینم بێ بە حکومەت بەداخەوە هەندێک جار دەبینین لە کاتی گرفت و قەیرانەکان حکومت بە فرسەتی دەزانێت بارگرانیتر لەسەر هاوڵاتیانی دروست بکە. وەرە بەخوا زەلامی وایە بای 5,000 بە بەخوا هەیە بای 2,000 شەوە نەک 5,000. هەموو نەک ئێمە کامە ئەگەر تاسیری تێکردو بەڵێ ئەرەوەڵا ئێوە ئەم دوکانە ئەبینین دوکانی ئوتووە پێویستان بە غازەوانە هەر ئیشەکەشمە هەر بەغازە لە شتنە لە هەڵمە لە ئوتۆقی هەمووی بەغازە ئێستا حالیان بە کارەبان ئیش ناکەین هەر بەغازیش بەڵێ کەواتە جەناب جێچووەکەت زیادی کردووە و بازارەکەش کەمی کردو مانگی پێشوو جا بێزگەلەوەش ئێمە ناتوانێت ئەگەر معمیلمان هەبێ کراسێکمانە کردو بە 1000 دوایی بیکەین بە 3000 زەلامەکە نایەتەوە لەبەرەوە غاز ئیستا بە گرانە کڕین لە باشی حاڵتا مایەکاری دەچوو برمانگی پێشوو باشە وڵا ئۆتا شاگردێکمان ئیزن ناوە هیچیان ئیشەکە ئەیش بەکارە باست وەستا لە غازەقێنە چی بکەین کە کارم غاز نەبێت چی بکەین دەسەڵات نییە دوایی کارەباکەش بچوە کاتژمێرە ڕووداکیەوەی گرانە کارەباکە گرانەوەی ترین مەسرەفی زۆر هاتوسمان لەسەرەوە کری دوکانیە کری زەریبەیە کری هەنواش دێتە سەرمان باسی زەریبەت کرد باسی باجت کرد تا چەند گرنگە بەڕاستی حکومت ئاگای لە ئێوە بە تایبەتی ئەم یەک دوومانە ئەم جەنگە ئێمە لەبەرەوەی خزمەتەکەین لێرە کە خزمەتی خەڵقەکەین جلەکەشی بۆ ئەشۆن و دووشیەکەین قەیسێکە با تۆزی زەریبەمە لەسەر کەم کاتەوە بەعام نەک ئێمەش تا حاجی مەبەستەوەی حکومت لە ماوەی ڕابردووە کەمتر ئەو ئیشەی کردووە کەمتر کەمی کردوتەوە زیاتر هەر باج زیاکە هەر زیاکە ئەنواع خۆڵتە زەریبەیە ئاوە کارەبای هەموو زیایی کردووە لەسەرمان ئەمە وای کردو جەناب ناچاری نەما تۆ بڵێ پاشەکە دوکەم و دۆزێ پارە خەمە گیرفان جاری وایە لە گیرفانی خۆمان پارەی شاگردەکانی بۆی مەعمینەکانمان لە شیسمان نەچێت ئێوە تا ناچار بووی جێکی لە شاگردەکانیشی ئیزنداوە قەناعەت کە مانگێکە ڕۆشتووە وازام ئەمە دووهەم ڕۆژاتوت ئەرەوەڵ یعنی کەواتە ئەمە لایەنی نەرێنی زۆرە جەنابەت ئەگەر نەتوانی ژیانەکەی خۆتە سوڕێنی ناچاری شاگردەکە نەگری نەک ئەوژات وازی لێن وازی لێم ناتوان ویشکم ئەرەوەڵاتە ناتوان وازیش ئیشەکەشم هەر ئەوەی نازامی جێشێکی تریشک ئەمە لەگە خۆشتا دڵنیان بەشێک لە کوڕ و شاگرد و نەوەکانی شەربێ خۆشەویستن و هەمووشیان غەریبی شاران و هاتون لێرە ئیشەکەن فەقیرە مێڕێمەتیانێن کەواتە جەنابەت دەڵێ ئەگەر حکومەت ئێمە کە ئاوا بەهۆی جەنگەوە بەهۆی گرانبوونی غازەوە تێچووەکەمان زۆر بێ ناچاری یەکەم جار لە تەقەشوفات و کەمکردنەوەی کارمەند و دەرکردنی کارمەند و دەست پێکەی لەگەر هەر نەڕۆی دوکانەکە داخل طبعا ئەرەوەڵڵا ئەبێ دانیشین جامە بۆ مایەکاری بێکاکەجان وازی لێنی و لە هەموو شتێ باشترە هەموو جارێکیش لە باج ڕسوماتە حکومەت وەکو خۆی پارەتان دێسەنێ وانە یاک داخە دوای ناخین زەریبەیە هەموو شتێکە خۆڵە ئاوە کارەبایە ئەمانە هەمووی بە زیاوە لێمان نەسن جەناب دوکانداری من دوکان ئەی باشە باسی کێوەمان بۆ بکە مانگی سێ بۆ نێم جەنگە و تا چەند کاریگەری هەبوو لەسەرەوەی کە بازارتان وەکو پێویست نەبێت والله برای بەڕێزم لەبارەی ئیش و کاسبی ئەم جەنگە بەڕاستی ماڵوێرانکەر بوو هەموو لایە تەنانەت بۆ هەرێمی کوردستان و بۆ هەموو وڵاتێک ماڵوێرانکەر بوو بەڵێ قوربانگیان ئەرەوەڵا اینجا هیوادارین لە خوای گەورەی هیدادارین
خوای گەورە ئایا بکە بەم ئاگرای ئینشەڵڵا ان شاء الله پشت بەخوا ئینشەڵڵا نەتیجەی باشە بێ یا ڕەبی خۆیان چاکە خوا ئەوەمان بۆ بکە یا ڕەبی خوا لە تۆ ئۆپارێنەوانێ خوا لامان بێ لەم شەڕ و شۆڕی کە ڕووی کردوێتە وڵاتەکەمانەوانی دوکانەکەی جنابوویەکی لە دوکانانە هەڵنەکەدانی بەیانیە خاسێکی زۆر پێویستە دڵیان ئەمەش تێچووی توی زیاتر کردو لەگەڵ گرانبوونی ڕاستی لەو بارەوانە زۆر بارگرانی بۆ سەرشانی ئێمە بۆ هاوڵاتیانیش بۆ ئام بە ئام یعنی بێژگە لە ئێمە ئێستا ئێمە غازێکە سا بە 9000 بۆمانەوە ئێستا خواگادارە بشین لە بانسخانەکان بە 25 تێکن بەشی دوو ڕۆژی ناکە طبعاً لەگەڵ هەوای تیا وەکو یڵبیجی ئەم وەکو ئەوەی معمل نییە فەرقی زۆر زۆرە ئیتر هیوادارین خوا ئایا بکە بەم ئاگرا ئەوەی کە مەبەستمە ئێمە لەم بەرنامە باسیکە مەسەلەی باجی ڕسوماتە ئێوە دوکاندار هەموو مانگێ هەموو ساڵێک بێ ڕسومات و باجی خۆتان بن ئەمە بە حکومەتە ئەمە بە زەریبەیە ئەمە بە کارەبایە ئەمە بە ئاوە ئەمە بە ژینگەیە تا چەند ڕێگا حکومەت بەڕاستی لێخۆشبوونێکتان بۆ بکە بە تایبەتی مانگی سێ هیچتان لێ وەرنەگرێ بۆ ئەوەی هاوکارێکتان وڵای ئیتر خۆ حکومەت خۆی ئەگەر چاو گوێی هەبێ ئاگای لە وەسکی میلەتەکەی لەم ڕۆژە لەم شەڕ و شۆڕا بەڕاستی نەک بۆ ئێمە بۆ معاش خۆی جوای لات یعنی ئێمە کە معاش نەبێ بازار ئێمەش نابێتتر باج و ڕسوماتی چی بخەنە سەرمان ئێستا من بەخوا ئیجازم تازە کردێتەوە خۆ ئەگادار زەریبە بەس بۆ زەریبە ئەوە خۆیان شاید منەوە من بەڕوو قساکەم 600 زاران لێسەن بەس بۆ زەریبەکە کە زەریبە ئەو ساڵانەی کە یاومانە هی دوکانەکە ئەرسخوا ئاگادارە ینی حق نییە کە کاتێ ئێوە مانگێوەچتان خراپ و مانگێک قەیرانی جەنگی ڕووی کردە ناوچەکە بەڕاستی مراعاتان بکە اینجا وڵی ئێتر ئەگەرەوە بیکەن لە پیاوەتی خۆیانیکەن بەس بەخوا محاڵە ئەرە بەخوا زۆر زەحمەت ومێدی باشی پیان نییە وڵی حکومەتت کووە من حکومەت نابینم بەخوا ئەگەر حکومەت دەبێت لە لەمی لە تاکاتوانی کام حکومەتە من بەڕای من دوو حیزبە و حکومەتی چیوشیچ ئەم لەم لا ئەو لەو لای خوا دوو تۆڵ میلەتێژی تر میلەت چۆنەژی بژی بۆ خۆی چۆنی با بەڕێوەبی ڕایتر بە قەرزەی با بەڕێوانە بە چۆنی با بەڕێوانی ئەوانە کەوێتەوە سەرخۆی جەنگەوە کاریگەری هەبوو بازار کەس بێت وڵا کەس بوو جەژنی پێشوار وڵا کاریگەری هەبوو هیچ جەنگەکە لەبەرەوەی معاش شت نەبوو ینی بازار هەر هیچ نەبوو ئەی جەنگەکەش کاریگەری هەبوو ئەم شەڕە ئەم شەڕی ئێران ئیسرائیل کاریگەری وڵا ئەمەش کاریگەری هەیە و شیش گران بوو مەجموعەیە شت گران بوو بە تەواوی یانێ ئەم زەیت و مەیت و شتانە لە بازار هەمویان گران کرد بەس لای ئێمە بەکەمی یانی ئەوان جملەچیەکان هەمووی شتەکانیان بە عام گران کرد تا چەند گرنگە حکومەت لە باج ڕسوماتی ئەو مانگە خۆش بێ وکو هاوکاریە بۆ ئێوە وڵا خۆ ئەگەر ئەوە بکە ئەوە گەر باج و ڕسومات لا بە پارەی کارەباکە ئەوەی خەڵک کە قەرزارە لەوانە خۆش بێتەوە هەموو کەسێ بەریەکەوێ بەس ئەگەر باج و ڕسومات لا بە هەر دەوڵەمەندەکان بەرەکەون برا یەگەی هێنا خۆ من لەسەر چی باجێکم لەسرە دوکانێک و یا خانوویەکەمە بێ هیچم نییە بەس باج و ڕسومات لابا نا ئەگەر پارەی کارەبا بەعام لە خەڵک خۆش بێ ئەوەیان خەڵکی سپادەی لێکا بەعام یەگەی فەقیر و هەژارە گرێتەوە ساڵانە بە بۆنی دوکانەوە بێ باش بە حکومەت بێوانیە وڵای مە دەمێکە نەما ناو نازانم لێمان نەسێن یان لێمان ناسێن بەدایان وەدەم قەدعەیە وەختی خۆی مەتری نازان بە 50,000 و شتێکی واتر هەموو شار هێنای دایپۆشی و لەزگەی لیا و نایلۆنی لیا خەڵکەکە وازی لەوە هێنا بەس جاران لای حکومەت دەبوو ساڵانە 5,000 بوو زوو ئێوە کرێەکە دەنوانێ کرێم دوکانانە ئێنوانی ئێمە ئێن بە ساحی مەڵک ئەروەلا مانگانە یەت کرێمان لێ وەرەگرێ تقریبا ئەوزانم لە 200,000 زیاترە کرێ زیاتریشە بعدە دوکانێکە کابرا بڵێن کابرا ویژدانی باشترە کرێی کەمتر وەرەگرێ ینی هەوڵێەوە یارمەتی کابرا با لە فرسەتێکا کە بازار نەبێشێ بۆی کەمە کاتەوە بەس دایەمەوە نییە دایمە هەروە خۆیەتی هەر بۆی بکرێ زیاییەکە ئێستا بۆ بە وەرەسەشتر هەر پارەیەن بە وەرەسەکەی وارسەکانی کەواتە ئێوە بەڕاستی بازار بێ و بازار نەبێ حکومەت و یان خاوەن مڵک هەر پارەی خۆی سەرێ سنێر وەڵا حکوومەت هەر پارەی خۆی بە خاوەن مەڵک هەرەی بە خۆش نابێت چ خاوەن مەڵک کەم یانی ئەگەرێکێکی هەبێ ینی بیسبێتمان کابرا صاحب خانوویەک بە ویژدان بێت لە مانگی ڕەمەزانە و توێتی کابرا کرێکەم مەیەرێ تێگەی یان مەعاشە وەرنەگرتووە کرێکەی بۆ کەم کردووەتەوە ئەوانە بەکەمی یانی بەداوانی کە بەعام لە کەس خۆش نابن
پارەی خۆیان نەسەن پارەی خۆیان ئەسان بخوا گڵۆپێکی سووتێ لە کابرای سێنن کە ڕۆژ بێ ماڵەکە بەجێ بێت هەیەانەوەنە بەرچاو تەنگ و یانی جەناب دەڵێ کرێکی حکوومەت بی لە دوکانە کرێکی بی لە ماڵە کرێکی بێن بێ باجەکە خۆبی هەرە باجەکە بێ بیتەوە خۆگینا کەس نییە یانێ لێبرنیە هەبێ بۆ تۆ کە ئینە لێ نەسێنێ حکوومەت باوکی و خەڵکە نییە نەوەڵا حکوومەت باوکی خەڵکشیە کاکە حکوومەت وەختێ باوکی و خەڵکەیە ئاو کارەبا خۆ ئێستا هەیە بە نیوە و ناشڵە بینی بە پینەکراوی بڵێن مۆلێ دەیە یام گڵۆپی شاحنە یام ئەمانە ئاوەکە هەیە باشە بەزیانە شتەکە ئەبێ ئەگەر حکوومەت بێ حکوومەت جاران هەبوو ئەو کابرا دیکتاتۆریش بوو بڕوا ئەولاتر چێ ئەم بەزم ڕزمەی بۆ خەڵکە دروست کرد لە بەسڕا کیلۆیە شت بە چەند بوو لە هەڵەبجە بە عینی سێعر بوو دوایەوە هەڵەسا هەچی شتێک چاک وایە کوالیتی کۆنتترۆل فەحسیە کرد چاک نەبووە نەیەنا بۆ وڵاتە ئێستا هەزارەها بازرگانی قاچاقچی هەیە ساختەچی هەر یەکێ شت دێنێ یعنی وای دروزەکە پلاکی وا بۆ ئێستا باشترە تۆزێ ئەو سال لە گرانیەکە پلاکێکی بۆ دروزەکردی شەو ڕۆژە ئیشی ناکرد تێگەی لەبەر مەسلحەتی خۆی گۆرەوی لەوێ شت هەبوو دەرزەنی 24 بوو لێرەیان کرد بە 12 ئەیان فرۆش بە خەڵکەکە هەندێک خەڵکەکە ئێستا ئەو هەموو دەوڵەمەن و شە بەچی هەڵتۆقیوە کابرا هەبوو کرێکی ماڵان بۆ دوای ئەمتیفاڵە ئێستا بڵێ خاوەنی نادام هەر ڕۆژی لە وڵاتێکە و خۆی و ماڵ و مناڵی هەر حسابی خۆی نادان کارەکە و کەنیزەکی لە ماڵەوە داناوە بۆ خۆی تۆ وڵا بە تەکید بازار بەعام کاریگەری هەبووە لە هەموو ناحیەکەوە لەوەیکەوە شت گران بووە جا بێبازاریش ڕوویەوە بە حکمیەوەی کە هاتوچۆ کز بووە بەڵێ جەنابەت تا چەند بەگرگێزانی کە حکوومەت بەڕاستی لە باج ڕسومات خۆش بێ بۆی کاراسانەیە بۆ ئێوە بەجەوەڵا خۆەوە شتێکی باشە ئەگەر حکومەت هاوکاری کاسب کار بکات چونکە لەم کاتەیە بەڕاستی کاسبکار زەرەری یەکەمە بە حکمێوەی بۆ ڕۆژانە هەم شتەکانمان لەسەر گران بووە بازارەکەش کز بووە لەگەڵ ئەوەشە تۆ ئەبێ کرێ دوکان بیت ئەو مەسرەفی کە هەتە ڕۆژانە هەرەبێ بیکەیت هەرەبێ بیکەیت یعنی ئەوە شتێک نییە بڵێیتەوە نەبەخوا ڕۆژانە هەر مەسرەفی خۆ دەکەیت و ئیتر ئاوە کارەبایە تۆ هەر سەرفیەکەی حکوومەت هەمیشە هەر بارگرانیەکە بۆیەوە وەڵی بارگرانەکەی ئیتر خۆ هیچ هاوکاریەکمان ناکە نەخێر هاوکاری وەکو هاوکاریمان نیە بازارتان هەبێ و نەبێ و پارەی خۆی سەر بەڵێ ئەوە شتێک نییە ئەو حکوومەت بە هەر ئێمە باج و ڕسومات و شتی وە هەر خۆمان هەریە مەسەلەی جەنگ لە هەر وڵاتێکا بێت لە هەر کۆمەلگایەکا بێ مەسەلەی جەنگ کاریگەری لەسەر دانیشتوان و لەسەر کۆمەلگا بێت وەیە تا چەند گرگە حکوومەت لەم کاتە ئاگای لێەوە بێ ئەو زەڕی بە و باج و ڕسوماتی کە هەیە بێتان وەرنەگرێک داشکاندنتان بۆ بکە وەڵای من پێکەنینم بێ بە حکوومەت زەنجی ئێمەی ڕۆژهەڵاتی و هی مقارنەکەیکەن بە ڕۆژاوە چۆنە لە عەرزەن و ئاسمانن عەرز و ئاسمانی فەرق حکوومەت ئەبێ خەدەمات کە حکوومەت ئەبێ چاوی لە میلەتەوە بێ اینجا ئەو شتانەش کە اینجا توانێت باجی لێبسەنی وشتی لێبسن بەڵام ئێمە هیچ شتێکیشمان دیان نیە و باجی وەرەگیری وەڵامەکە توانی پرسیار لە حکوومەت خۆی بکەیت تا حکوومەت هیچ هەوڵێک نادا بارگرانی ئێوە کەم کاتەوە هەوڵەیە بەس هەوڵەکەی بە پێوە نییە تێگەی هەوادە چی هەوڵێکی هاتە من بە بیرەوەری تەمەنی خۆم چی هەوڵێکیەوە کارەبای 24 ساعتیە ئەو ڕێژەی کارەبایی کە زۆرە جارانەوە بوو ئەوەیە نەک لە من مەپرسە لە هەر وڵاتیەک بپرسە بزانە بقای لەبەوە کارەباکەشی بچووکەژێری پارەکەی وە زۆرە زۆرە پارەکە زۆرە ئەو لە باخەڵی خۆی تەماشایی کۆمەلگاکە لە باخەڵی خۆی تەماشایی لە خوار خۆیەوەکە هەیەنانی شەوی نییە بیخوا کاکە تێگەی هەیەنانی ئاگای لە خەڵکی خۆی نییە ئاگای نەخێر دوکاندار هێڵە ناچار بوو دوکاندار هێڵە ناچار بووم شاگردەکەم ئیزن داوە لەبەر ئەو مانگیسی و وەزع خراپە و خازگرانی و هەزارە های وایە
هەزارەها لەو بابەتێ من ئێستا لێرادە ڕۆژی هەیە گەڕێ کاکەوە شاگردی ناهێ بە شاهادەیەکی بەرزەوە کاکەوە شاگردنە ڕۆژی بە 5,000 ڕۆژی بە 1000 ئەوێ شاگردی بکە کۆمەلگا وا ناچێ بڕێ بزانم جەناب لەکەیەوە دوکانە هەیە و سەرقاڵێک پیشی سەرەتا بەخێر بێن سوپاسان دەکەم بۆ ئەم دیدارە کورتە من تقریبان وەکو لێرە لەم شوێنەیە لەکەیەوە لەم جێگەیان تقریبان 20 ساڵە بێت لێرەم بەس وەکو پیشەکەم لەکەیەوە پیشەی خەیاتی مەڵبژاردە و خەیاتیەکەم لە ساڵی 2000ەوە تقریبان 26 ساڵێکە بێ پیشم خەیاتیە ساغ بێ بە دڵنیایەوە لە ماوەیە بەرزونزمی زۆر بینیوە هەم لە ڕووی فرۆشەوە هەم لە ڕووی کەمی فرۆشەوە هەم لە ڕووی خراپی دۆخی دارایی خەڵکەوە هەم لە ڕووی باشیەوە وەکوڵێ بەتایبەتیش لەم دوایانە جەنگی داعش و لەولاشەوە کۆرۆنا وە لەم دوایشە شەڕی 12 ڕۆژەی ئێران ئیسرائیل و دواتر ئەم 40 ڕۆژی جەنگە لە نێوان ئیسرائیل و ئەمریکا لە بەرامبەر ئێرانە ئەمەوێ باس لەوەکەی کە بە تایبەتی مانگی پێش و تا چەند کاریگەری نەرێنی هەبوو ئەم جەنگە لەسەر بژێوی و کاری بە تاکیدی لە هەموو کاتێکە هۆکارە سیاسیەکان با بڵێن وەکو جەنگ وەکو ئاڵۆزی تەسیری لەسەر بازار هەیە بەس بە بۆ چوونی من ئینسان بە قەنەعەتەوە بژی لە هەموو کاتێکە دڵخۆشە لە بوونا لە نەبوونا ئەگە قەنەعەتت بە بەشی خۆت هەبێ پێم وایە قەنەعەتەکە خۆشی بۆ ئینسان دروستەکە جاری وایە ئینسان زۆریشی دەسەکەوێ بەڵام قەنەعەتی نییە پێی ئاسوودە نابێ بەس وەکو کاریگەری بەڵێ ئەم ڕووداوانە کاریگەری هەیە لەسەر بازار لەو چەند ساڵی پێشوە لە شەڕی داعشاکە موچە لە کاتی خۆیانە ئەدرا کاریگەرێکی زۆر نەرێنی هەبووە بەڕاستی دوکاندارێک پێی وتم ناچار بووم بۆ ماوەی مانگە شاگردەکەم ئیزن بام بە تایبەتی ئیشەکەی ئیشی غاز بوو تو بوو هەیوت تێچووەکەی زۆر بووە و نەمتوانیوە لەسەر مشتێکەکانیشم گرانکەم ناچار هاتووم ئۆکۆڵە بە شاگردەکەم وێراوە ئیزنی بەم تازە هێنابوویەوە کەواتەمە کاریگەری هەیە لەوەی کە ئێوە خوانەخواستە هەندێک بڕیار بن کە خۆشتان خواستیەوەتان نەبێت بەڵێ بە تاکیدی کاریگەری هەیە هۆکارە ئابوووریەکان کاریگەری ڕاستۆخۆی لەسەر هەموو پیشەوەران هەیە لەسەر هەموو پیشەکان هەیە چونکە ئێمە بەسراوین بە بازارڕۆ بازاریش گیرفانی ئەو کەسانی کە دێنە لای ئێمەیان لە بازارڕ بۆ پێداویستیەکانیان ئەگەر موچەی پێ نەبێ کابرا لە کاتی خۆیان موچە وەرنەگرێ یا موچەکەی دواکەوێ ناتوانێت وەکو پێویست پێداویستەکانی پڕکاتەوەش تەسیر لەسەر هەموو چین و تۆژەکانی ناو بازار دروستەکە کۆتا پرسیارمەوەی تا چەندگە حکوومەت هاوکاری ئەو بکات لە لێ خۆشببوون لە باجیان لە ڕسومات بە تایبەتی بۆ مانگیسێ بۆ ئەوەی هیچ دەستبارێک بێ بە تاکیدی ئەوەی جەناب تێڵێ ئەوە نابێ وەکو ڕاگەاندن بێڵێ بێ حکوومەت خۆی بیری لەوە بکردایەتەوە بڕیارێکی وای باە لەم حاڵەتانە بەڵام بێهیوان بەڕاستی دەسەڵات شتیوە ئەگەر بکە شتێکی باشە بەڵام بڕوان ناکەین ئەگینەوە کاریگەریە بێت لەسەر هەندێک لە ئەوانی کە پرۆژیان هەیە و خەڵک لەلایەن ئیشەکە ئەگەر باجیان لەسەر کەم کاتەوە ئەوش ناتوانێت یعنی بۆ نمونە شاگردەکەی ئیزن بە ئەوە تەسیری هەیە دوکاندارێکی و 600,000 مداوە بەس بە تازەکردنی مۆڵەتی دوکانەکەم کە چایچێت هەیە زیاتریشە بە تەکیدی زۆر ڕاستە هیوادارین حکوومەت ئەم ڕێنمایی بەڕێستان و ئەم چاپێکوتانە کاریگەری هەبێت لە سەریان و پیاچوونەوە بکەن بۆ بوارێ دیارە لە مانگەکانی ڕابردوودا بۆی ئەو گرفتە ئەمنیانی کە بەسەر ناوچەکە داهات بە جۆرێک لە جۆرەکان کاسبکاران بازرگانان کاڵا و بارەکانیان نەدەتوانی بێنە ناو وڵاتەوە واروها لە بەرامبەر هەموو خەرجیانەی لە باج و زەریبە لە کرێی دوکان لە ئیستحقاقی کارمەندان و کرێکارەکان دەبوو پابندیان هەبێ بەرامبەریان بەداخەوە ئەوەی کە بەر حکومەت دەکەوت بۆ نمونە لێ خۆشببوون لە کرێی کارەبا یا پێدانی چەند وحدەیەکی کارەبا بێ بەرامبەر بە کاسبکاران بۆی قەرەبووی ئەو هەڵاوسانە ئابووریە بکاتەوە کە لەسەریان دروست بووە یاخود لێ خۆشببوون لە باجی ئەو چەند مانگە زۆر ڕێکاریتر هەبوو کە حکومەت تەنانەت خوێندنگاکان دەکرا لەم کاتە داوانەی کە بە کرێک دەخوێنن دەکرا لەم مانگەدا جۆرێک لە لێ خۆشببوون یان ئیجبارکردنی هەندێک لەو شوێنانەی کە لە بەرامبەردا دەبێت کرێک بدی ئیجبارکردنیان بەوەی کە کرێ لە کرێچەکانی وان وەرنەگرن لە بەرامبەر حکومەت چاوپۆشی لێ بکە لە کاتی قەیرانەکانە بێ حکومەت ڕۆڵی خۆی ببینێ بەڵام بەداخەوە هەندێک جار دەبینین لە کاتی گرفت و قەیرانەکان حکومەت بە فرسەتی دەزانێت بارگرانیتر لەسەر هاوڵاتیانی دروست بکە کەس بیری نەچۆتەوە لە هەرێمی کوردستان ماڵێکی بەڕێز ڕووداوێکیان بەسەر هات خانۆکەیان گەڕی کرد دواتر حکومەت هاو باجی دانا لەسەر ئەو کۆمپانیانەی کە غاز دابینەکەن و شۆفاژ دابینەکەن بۆ ماڵەکان یعنی بە دوای فرسەتێکا دەگەڕێن پێیان خۆشە بازارێک
بسووتێ بۆی بانیەوان بێن حرقی لێ بفرۆشن بڕوا بکە یعنی ئەمانە مەترسیە لەبەرەوەی هەمیشە حکوومەت ئامادەیە بۆ سندنی زۆرترین پارە بە فرسەتی دەزانێت بیان و هەیە کە دەڵێ ئێمە داهاتی نانەوتیمان پێ کۆنابێتەوە بەڵام هەموو خەڵک دەبینێ بە بەرچاویانەوە سەرمایی بەرپرسان سەرمای کوڕی بەرپرسان بەردەوامە بێوە قاچاقچێتی فرۆشتنی نەوت بە تەنکەر و هەموو جۆرەکانی سپیکردنەوەی پارە بۆ بەرپرسان و سیاسیەکان ئامادە و لەبارە بەڵام کورسیەکە لەسەر شانی هاوڵاتیان و کاسبکارانە باوەڕێک پرسیارەکەم و ئیکەمە کۆتا پرسیاریش جناب بوو سەردانی چین زۆرەکەی هەم بەهۆی علمەکە و زانستەکەی جاتەوە بەهۆی کارەکەشتەوە هەر بەجددی حکومت ئاوا لە بۆسایە لە وڵاتە بۆ پیشەوەر و کاسبکار و بازرگانەکانی یان وەک وڵێ مەمنونیشیانە بێ کە دافعێک بن بۆ ئەوەی کە وڵاتەکە پێشبخەن و پیشەسازی وڵاتەکە پێش نەخێر بە دڵنیایی و ئەزمموی ڕابردوو پێمانەڵێ هەر لە سەردەمی کۆرۆنا و کاتێک کە دەوڵەتانە هاتن بە مانگانە هاوکاری خاوەنکاریان کارەکانیان دەکرد تەنها بۆی بزنسەکان بهێڵنەوە بەڵام دەبینین هیچ شتێک بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان و هیچ سەپۆرتێک لەلایەن حکوومەتەوە نەدەکرا هەندێک جار شتی زۆر ڕەمزی و تافه دەکەن دەیانێت زۆر لە بەرچاوی خەڵک گەورەیکەن بەڵام من دڵنیام میلەتی ئێمە زۆر لەوە وشارترە چاوبەست بکرێ بەوەی هەندێک شتی زۆر سەرەتایی بۆ بکرێ کە ئەوانە واجباتی حکوومەتن بەڵام لە کاتی قەیرانەکان تیکراری دەکەمەوە دەبێ حکوومەت بە ڕۆڵی خۆی هەڵبستێ بەڵام بەداخەوە حکوومەتی ئێمە دەکەوێتە پشووەوە دەکەوێتە ئۆتڵی پێشکەشکردنی خزمەت گوزاریەکان بۆیە ئەگەر ئێمە بین بە قسەش بە خەڵک بڵین شت کراوە بەڵام کاسبکار دوکاندار بازرگان هەموو هاوڵاتیەک بە گیرفانی خۆی بە مەعیشەتی ڕۆژانەکەی هەستی پێداکات کە ئەمە وانە بۆیە کەناڵەکانی ڕاگەاندن کە خراونەتە خزمەتی سپیکردنەوەی هەندێک کاری ڕەشی دەسەڵاتداران ناتوانن ئەو ڕوە سپی بکەنەوە لە بەرەوەی ڕۆژانە خەڵک هەستی پێداکات بەڕاستی معقول نیە لە ناو سلێمانیدا ئەمە سیتی سنتەر ئەمە ناوەندی شارەکەت بێ کە لەگەڵ ئەو پەڕی حورمەتم بۆ قەزا و ناحیەکان بەڵام دڵی پایتەختی ڕۆشنبیریت کە بێ جموجوڵێکی زۆری لەسەر بێ 2 ملیۆن کەس لەم شارەدا بە ئەطرافەکانیەوە ئەوە دۆخی سیتی سنتەرەکەی بێ دەبێ هەڵوەستێت جدی لەسەر بکرێەوە خەڵک بە ئاگا بن هوشیار بن دەستگاکانی ڕاگەاندن لەگەڵ ئەو پڕی حورمەتم کە بە موچەی بەرز بە کارمەندەکانیان هەموو پارەی خراوەتە خزمەتیان تەنها بۆەوەی ڕووی ڕەشی دەسەڵاتداران و ڕووی ڕەشی حکوومەت سپی بکەنەوە بەڵام ملت لەوە وشیارترە تا چەند ئەو جەنگە ئەو پشێویە کە لە چ ڕۆژ ڕابردوو لە وڵاتی ئێران ڕوویدا کاریگەی لەسەر ئێوە هەبوو وەکو بازار وڵاتەکییت کاریگەری زۆری هەبوو تا چ پێویستە حکومەت لەم کاتە هاوکاریەوە بکە لە باجوور ڕسومات بۆ ئەوەی دەستبارێک بێ بۆ ئەو باریکە ئەکرێ لەسەر شانیەوە وەڵی زۆر پێویستە چون بە حەقەت ئێستا بە عام هیچ نییە لە بازارە جا بەڕاستی بازار پێویستە بە معاشەوە بەعاش بدرێت بازار باشە بەعاش نەبێ بەخوا بازار نییە یعنی جناب دەتەوێت بڵێ هەم شەڕەکە و هەم معاشەش وریتە بازارەکەی داتەپات سیری زۆرە بەڵێ تاکی بەڵام هەموو کاتی حکومەت لە باجوور ڕسوماتی خۆی مسوورە و دەرمینان نەوەڵان بگرە بە عکسەوە زیایشی کردەوە هەرەوەڵە ئێستا دوکاندارێکم وەرگرت باسی لەوە ئەکرێوت تەنها مۆڵەتی ساڵانەکەم 600 بۆ 700 هزاری تێ چوە چای چێک بوو بەڵێ ڕاستە بەسمەوەی بۆ هەموو دوکاندارایەتی ئەمەش ڕاستە لە کاتی زەڕیبە و ساڵان وڵای ئەسا هەم زەریبە هەم ساحەمەڵک ئەوان ژێستە کریان زیاد کردووە هەرەوەڵە هەمووی لەسەر شانی ئێوە شێخە لەسەر هاوڵاتی کارەبا هەمووی تاوان لەسەر شانی ئەمێ هەرەوەڵە حکومەت زۆر هاوکار نەبووە لەم کاتانە تا چەند گرنگە بەڕاستی لە باجوور ڕسوماتی مانگی سێ خۆش بێ بەنمونە وەڵی ئەگەر حکومەت خۆش بێ باشە بەزای خۆشە بێنە بەڕاستی حکومەت خۆی ئاگای لە بازار نییە ئاگای لە وەزعی بازار بێ ئەبێ چۆن هەڵی دەردی کاوراڵێ ئەبێ هاوکاری خەڵک بکە بە هەموو شێوێ ئەبێ داوا لە ساحەمڵکەکان بکە ئەبێ ئەوە هاوکاری ئەمە بن بە زەوان هیچ هاوکار نین باجوور ڕسوماتەکەین خۆتان زانن ئێوەکو دوکاندار هەموو ساڵێک باجوور ڕسوماتی خۆتان ڕسوماتەکان دێجار مانگار نەشەیانی ئەوە کارەبایەوە پاکشکردنەوەیە بەلەدیای هەر بابەتێکی دیکە و هەندێک جایش تابلۆی سەر دوکانەکانی حسابەکەن مانگی سێ مانگی جەنگ بوو حکوومەتی هەرێم داوای لە حکوومەتی عێراقی کردوتی من ناتوانم 120 میلیارد دێنە لەبەری داهاتم وەکو پێویست نەبووە ئەمە بەدڵنیاییەوە بۆ دوکانداریش ڕاستە کە دۆخێکی ناهەموار بووە تا چەند گرنگە کە بەڕاستی حکوومەت ئاگای لە دۆخی خەڵک و بەتایبەتی دوکاندارەکان بێ لە باجوور ڕسوماتی ئەم مانگە خۆش بێت وە لە کۆتایی ساڵیشدا بەڕاستی ئەم بابەتە لە بەرچاو بگرێت
خۆی حکومت باوکی میلەتە هەموو باوکێک ئەبێ وەکو چۆن خەمی خۆی ئەخوا خەمی مناڵەکانیشی بخوا و حکوومەتیشە بێ خەمی ئێمە بخوا ئێمە لەو مانگەیە کە کار و پیشە و ئیشەکانمان لە خراپیە بووە و لە شەڕابووین لەبەرەوە بێ حکوومەتی چاوێکی لە ئێمە بێ و ئەگەر حکوومەت چاوی لە ئێمە بێ ئێمەش سبەینێ هەر هەمان شت دووبارە بێتەوە ئێمە ئیش و کارمان زۆر بێ زووتر دەچین باج و ڕسوماتەکە دەین لەبەرەوە هەردوو لامان تەواوکەری یەکترین ئەبێ حکوومەت چاوی لەوە بێ کە کەم و کوڕی و نوقسانیەکانمان بۆ پڕکاتەوە بۆ ئێمەش بتوانین هاوکاری حکوومەت بکەین ئەوەی کە تێبینی ئەکرێ حکوومەت هەمیشە لە کاتی باج و ڕسوماتەکانەوە گۆڵێ درێغی ناقاچکۆ لە بەرژەوەندی خۆی وەڵام هەموو کاتێ بۆ هاوکاریکردنی دوکاندار و هاوڵاتی گۆڵێ ساردێکی تەواوە بێنێ وەڵای تر ئەوە سیاسەتی حکوومەت خۆیەتی خۆیان سیاسەتەکەیان داڕشتووە ئەگەر بۆ خەڵک باش بن خەڵکیش بۆیان باشەوێ ئەگەر بۆ خەڵک باش نەبن خەڵکیش باش نابێت دڵسۆزی خەڵکی بۆ حکوومەت دڵسۆزی حکوومەتە بۆ خەڵک چەند ئەم جەنگە مانگی سێ کاریگەری لەسەر بازاڕی ئێوە هەبوو زۆر هەبوو ینی خۆی کار و پیشە و ئەو کەرەستانەی کە لە بازار ڕاهەیە بە دڵخۆشیەوەی ئەگە خەڵک دڵی خۆش نەبێ شیش ناکڕێ فقط خواردن ماشەڵا و نانەوەیە ئێوارانی جەنگەکان خەریب و ئەبوو بە شەڕ لەسەرمان بەڵام دوکانارەکانی کار عەسرە ڕۆشتنەوە لەبەرەوەی جەنگ لە مەسلحەتی هیچ کەسێکانیە تەنانەت ئەمریکا و ئێرانیش کە خۆیان جەنگیان کردووە جەنگ ماڵوێرانکەرە بۆ خەڵک خراپە دەبینی دوو نەفەرا بێ و دوو دەوڵەتا بێ هەموو دنیا بێ جەنگ شتێکی باش نییە نەفرەت لە جەنگ وەکو دوکاندارێک باسێک سەرەتا لە مانگی پێشوو کە بەهۆی جەنگەوە تا چەند کاریگەری هەبوو لە دابەزینی ئاستی فرۆشتتان و هاتنی کڕیان وەڵا زۆر کاریگەری هەبوو بەڕاستی ینی بازار تەواو فەرقی کردووە لە چاو پێشتر سوال بخوا بازارێکی زۆر باشە بوو بەسەم جەنگە بەڕاستی بازارێکی ینی بازاری زۆر دابەزان کاریگەریشی هەبوو لەسەر بەرزکردنەوەی نرخوانیە ئارەوەڵا وەڵایی ئێستا وەکو بڵێ من قەسابم بە بۆنەی گۆشت و حیوان و وڵا خوشتەوە زۆر کاریگەری هەبوو ئێستا حیوان و وڵا خوشت گران بووە کەواتە جەناب و داهاتە کەمی کردووە حکوومەت تا چەند گرنگە کە بەڕاستی لە باج و ڕسوماتی ئەو مانگە خۆش بە مانگی سێ بە تایبەتی بۆی هاوکارێکی ئێوە بکات وەڵای حکوومەت ئێستا گەر هاوکاری بکردینە زۆر باش ئێمەش بتوانین بەسەری گونجاو بیفرۆشین چکە ئێستا بەڕاستی بازاری گۆشت زۆر داوازیە بوو بازاری گۆشت کەس بوو ئەوانە چکە گرانە شتیش گران بێ خەڵک کەمتری کڕێ کیلۆی دوانی کردویستا ئەگە بشی گرنی کیلۆیە وەرە بەخوا زەلامی وایە بای 5,000 بە ئارەوەڵا بازارەکە و نەداوازیەوە خەڵکی لای جەناب بای 5,000 گۆشتە بەخوا هەیە بای 2,000 شەبە نەک 5,000 ئارەوەڵا زەلا ئەو هەر ئەو کابرای هاتووە مانگی وا هەبووە هاتووە بای 150,000 بردووە یعنی لەم ڕۆژانە هاتۆ بای 5,000 بردەوە خۆم سەیرم لێ هاتووە یعنی خەڵک بەڕاستی ئەوە بێوەز و هین بووە زۆر بەداخە بەڕاستی ئەو نمونەیەکی تراژیدیە بەڕاستی تۆ کەسێک کە پێشتر بە 100,000 گۆشتی کردوی سات لەسەر 5,000 کەواتە ئەمە دەخلەقی تۆشی کەم کردوەوە بەڵام لە کاتێکە پارەی کارەباکۆکو خۆیەتی لە کاتێکە باجی ساڵانەکە وەکو خۆیەتی پێویست ناکە حکومەت بەڕاستی بڕاعەتی وەساکە وەرە بەرەوەڵە ینی هەموو شتێ هەتا بێ گرانە بێ و قازانجەکەش کەمترە ینی قازانج بانۆکو ساڵانی تر قازانجێکی وا نەماوە شتیش گرانە بازارەکەش نییە باج و ڕسوماتەکەی حکومەتی شەر وەکو خۆیەتی واتە هەر پێشتر چۆن بۆ ئێستا شەر وە خۆیەتی ڕەشایەوەی نەکردووە کە دۆخەکە ئێستا وەکو پێویست نییە هەر ینی هەموو شتەکە هەروکو خۆیەتی و ینی حکومەت دەگەر بیتوانێت هاوکاری ئێمە بکە ئێمە شەمانتوانین بەسەری گونجاوتر بیفرۆشین بەڵام کە حکومەت هاوکاری نەکات تۆش مەجبوری زەرەر لە خۆنی ئێستا من بچم گۆشت 20,000 کێ بیەم بە 15,000 زەرەرەکەم ناچاریشی خێرێکی کەمی بکەیت دەستا چووکە گرانە هەر بەجددی تۆ پەڕێ ئەوێنی 1,000 بکەیت بەڵام لە پێشە هەرزان بۆ توانانی 3,000 زیاتر بکەیتە سەر 4,000 بکەیتە سەر هەر گونجاویشە بوو نرخەکە بەخوا ئێستا و گۆشتە 18,000کەین بە 20,000 یعنی کە 18,000کەوێ یعنی هەتای فرۆشین 20کەی لەسەر خۆمان کەمەکە وشکە بێتەوە یعنی تۆ سڵاوی لێتەوە بۆ خەڵک بە زیاو بۆی دانی ئاوە ینی چاوەڕوان حکومەتن کارەسانیتان بوو ئاروەڵا ئیشەڵا حکومەت چای لێمان بێت تش بەخوا ئەوەی کە گوێبیست بوون قسە وتەی کاسبکاران و دوکاندارانی شاری سلێمانی بوو لەسەر 40 ڕۆژی ڕابردوو واتە 40 ڕۆژی جەنگ کە بەهۆی جەنگی ئێران لە بەرامبەر ئیسرائیل و ئەمریکادا
وەکو باسییان کرد خواست لەسەر کاڵە شمەکەکانیان کەم بوو بۆ بازاڕیان سز بوو بۆ داواکار بوون حکومت بۆ ئەوەی کە هاوکاریان بێ وەکو لە ڕابردووە وەکو پێویست هاوکاریان نەبوو بەڵام ئەم کاتە هاوکاریان بێ لەوەی کە بەشێک لە باجوور ڕسوماتەکانیان لەسەر کەم کاتەوە و بەشێک لە دوکاندارەکان باسییان لەوە کرد کە ناچار بوون شاگردەکانیان ئیزن بن و بەشێکی تریان باسییان لەوە کرد کە هەر تازەکردنەوەی مۆڵەتەکەی 600 بۆ 700 دیناری تێچووە تا بەرنامە و بۆ یەگەیشتنەوەیەکی دیکە بۆ خودایەتان دەسپێرم کە سپارێزایان